زۆری ڕێژەی بەرەنباری نیەم ساڵە پارێزگای کەرکووک ئاستیاوی نێوبەنداوەکانی پارێزگاکەی بەرز کردوتەوە. هاوڵاتیانی کەرکووک ڕای دەگەێنن دوای و شەفۆری بەرەنبارینی ناوچەکەی گرتوتەوە. ئاوی خواردنەوەی ماڵان لە کەرکووک کەمی کردووە. ئاو زۆر کەم بووە لەم گەڕەکە خاستن. ئەمە تقریبان ئێمە ڕۆژناڕۆژ ئاومان دێ ڕۆژناڕۆژ ئاومان دێ ئەوە سێ وەزبەیە ئاومان نییە تقریبان 10 ڕۆژەکە ئاومان نییە. ئاو زۆر کەم بۆ لێرە یعنی زاران زۆر باش بوو بەسی سالەوەتی ئەم لافا و باران شتەیە ئاو کەم بۆیتر نازانین سەبەکەی لافاوەکەیە نازانین سەبەبی چی تر ئاو کەمە زۆر کێشەمان زۆرە لەگەڵ ئاوە ئەوە تقریبان 10 ڕۆژەبی ئاو نییە خەڵک بەتەنکەر ئاوەسەنێ یعنی هیچ معقول نییە بلێن فەیەزان عیلاقەی بە ئاوی کەرکووکەوە هیچ نییە لەبەرەوەی هیچ فەیەزانێ نییە لە لام کەرکووکاو دەست پێ بکە. ئاو هەر باش بووە لە هەموو وەختێکە بۆ نییە نازانین بۆ چۆڕوا نازانین بۆ چۆ خەڵک هەمووی ئێستا ئاوەکڕێت ئاو نییە خۆمان منبعی ئاوین ئاومان نییە منتەقەی بانەوە هەیەی منتەقەی خوارەوە هەمووی شکاتەکە لەسەر ئاو بۆ ئەمە گەڕەکە ئاوی نییە سەبەب هەموو گەڕەکەکان هەیەی بۆ ئەمەنیەتی هۆکارەکەی چی ئەمانوێ بزانین. بەڕێوەبەری ئاوی کەرکووک شڕای دەگەێنێت بارانبارین قڕولی تێی بۆ سەرچاوەکانی ئاوی پارێزگاکە دروست کردووە. دەشلێ لەگەڵەوەشدا هەوڵیانداوە پرۆژەی ئاوی سەرەکی پارێزگاکە بەتوانای لە سەدا 50 ڕانەژیرێت. ئەم بارانە قوڕقڕاوێکی زۆر لەگەڵ خۆیان ئەهێنێ و ئەکا کە پرۆژەکان نەتوانوەکو پێویست ئەو ئاوە تەسفێ بکەن و پاکی بکەنەوە بۆی وەکو ئاگادار ناو شاری کەرکووکە ماوەی چەند ڕۆژێکە ینی تەسیراتێکی هەبووە تا ڕادێ بەڵام بەو ڕادێش نەبووە کە ئاو بە یەکجاری ببڕێ لە شاری کەرکووک. بۆ نمونە پرۆژەی کەرکووک جاروا هەیە ناسارە بین بیکوژێنینەوە لەبەر ئەو ئاوە زۆر قڕاوە پرۆژەکە ناتوانێت تەسفێ بکە ئێمەش نامانەوێت تۆڕی ئاوی کەرکووک پیس بێت بەو خۆڵ و هینە کە دوای نەتوانین پاکی بکەنەوە یان جاروا هەیە لە 150 ڕای ئەگرین تا بتوانین ئاوێکی پاک و خاوێن ڕەوانەی شاری کەرکووک بکەین. بە پەیزانێرەکانی کورسات نیوزیش گەڕەکەکانی وەک تەپە و عەرەفە و بەشێکی گەڕێکی کوردستان ئاوەکەیان لە پرۆژەی ئاوی دوو بزەوە سەرچاوە دەگرێت و هۆشگرفتی کەمبوونەوەی ئاوی دروست کردووە. ڕێگا سەرش بۆ سەرسری و کێشەیە بەستنەوەی تۆڕی ئاوی خواردنەوەی و گەڕەکانەیە بە پرۆژەی ئاوی یەکگرتووی کەرکووکەوە. بەرزبوونەوەی ئاستیاوی بەنداوەکان و زۆری ڕێژەی بارانبارین گرفتی کەمبوونەوەی ئاوی خواردنەوەی بۆ دانیشتوانی کەرکووک دروست کردووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.